بەڕێزان سلااوان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمەوە دیداری و بەڕێز و خۆشەویست لەگەڵ ستافێکی ی.ن.ك سەردانی ماڵی کاک عیماد ئەحمەدمان کردووە کۆندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی ئەم حیزبە بۆ ئەنجامدانی دیالۆگێکی کراوە لەسەر هەلومەرجی ئێستای ژیانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پارتێکی سیاسی کوردی هاوکات لەسەر پەیوەندی نێوان یەکێتی و ڕۆشنبیران یەکێتی و پرسی ئایندە و چارەنووسی کورد و پرۆسەی ئاشتی بۆ ئومێدەی کە بتوانم سەرنجتان ڕابکێشم فەرمونون ئێوە دیالۆگەکەمان کاک عیماد زۆر خۆشحاڵم. زۆر سوپاسدانەکەم بە خێراتتانەکەم ماڵی خۆتانە. زۆر سوپاس جەناب بتوانی لەگەڵ وەزعی ڕێخستن و داوام و ئیشوکاری سەرقاڵی زۆر باشە زۆر خۆشحاڵم. سوپاس. سەرەتا با لێەوە دەست پێ بکەین وەکوتم بە سفەتی مەسئولی ڕێخستنی ئەم پارتە بارودۆخی حیزبەکەتان لە ڕووی ڕێکخراوی و جەماوەریەوە لە ئێستادا چۆن هەڵەسەنگێنیت؟ لە هەڵسانەوەین لەوەین کە ئێمە دوای هەندێک بارودۆخی گرژی و هەندێک بارودۆخی ئاسایی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی بوو ئێستا وەزعێک هاتوۆتە ئاراوە کە لە هەڵسانەوەین لە گەشەکردنین لە خەریکی تەرتیباتی ناو ماڵی خۆمانین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر جار ئێوە وەکو یەکێتی لە بۆنە و مناسبە حیزبی و نەتەوەیەکانە ئەڵەن ئێمە وەکو پارتێکی سیاسی بەسەر زۆر قەیرانی قورسدا تێپەڕیون ئەتوانین بڵین ئێستش جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان و دروستبوونی ئۆپۆزیسیۆن کە لە هەناوی ئەم پارتە سیاسیەوە هاتە دەرێ ئێوە ئەم حاڵەتەشتان تێپەڕاندووە بە سەلامەتی؟ ئێمە وەکو یەکێتی بە حکمیەوەی دەیان ساڵە لە خەباتین لە تێکۆشانین خەباتەکەشمان جۆرا و جۆر بوو چ خەباتی شاخ بوو کە چەکداری بوو دوایی خەباتی ڕاپەڕین و دوایەوە خەباتی ئاوادانکردنەوە تووشی زۆر حاڵەتی ناهەموار و حاڵەتی جاربەجار سەرکەوتنی گەورە و شکستی بچووک و گەورە ینی تووشە و حاڵەتانە ئەمەی ئەم جارش حاڵەتێکە لە حاڵەتەکان قۆناغێکە لە قۆناغەکان توانیمانە تێپەڕاندنێک بکەین کە لە قازانجی ملەتەکە بێت بەڵام بەبێ ئازار نەبووە. زۆر باشە بەڵام جیابوونەوەی هاوڕەکانتان بە تەنیا ئینشقاقێکی حیزبیان ئێوەکو مەسئولەتێکی نەتەوەی و نیشتیمانی نیەتتانە لەم جیابوونەوەی فعلەن پرۆسەی دیموکراتی زیاتر گەشە بکات ئێوە هاوکاری ئۆپۆزیسیۆن بن بە یەکەوە کێبڕکەیەکی سپی بکەن لە ساحەی سیاسی کووردا چونکە ئەگەر بزوتنەوەی ئۆپۆزیسیۆن سەرکەوتوو بێ و لۆجیکی بێ و بتوانێت جەدەلێکی عەقڵانی و سیاسی ورد لە هەرێمی کوردستانە دەست پێ بکە پێدوانیە جارێکی تر ئینجازەکە چەند بۆ بزوتنەوەی گۆڕانە ئەوەندەش ئەتوانین بڵین بۆ یەکێتی شەکە لە هەناویەوە بۆ ئۆپۆزیسیۆن هاتە دەرێ؟ ئەوە معلومە ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان خلاف و ململانیمان تیا بووە و چەند پێمان کرابێت پێمان خۆش بووە کە ململانیەکە لە ناو خودی یەکێتی بێت و ببێتە مای گەشەکردن و پەرەسەندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام وای لێ هات کە ئەو هەواڵانە ئەو برایانە یەکێتیان جێهێشت بۆ خۆیان بزوتنەوە یەکیان دروست کرد ئەو بزوتنەوە کە لە هەناوی ئێمە دروست بوو یا زۆربەی کادرا ئەساسیەکانی لە سەرکردە و کادرا ئەساسیەکانی یەکێتی بووە سە بزوتنەوە یەک دروست کراوە بە ناوی بزوتنەوەی گۆڕان ئێمە سەرڕایەوەی پێمان خۆش نەبووە کە ئەوان جیا ببنەوە کە جیا بووتەوە بۆتە ئەمری واقع پێمان خۆش بوو پەیوەندیەکی دروست لە نێوانمان هەبێت ئەوان وەکو ئۆپۆزیسیۆن ئێمەش وەکو یەکێتی کە ئیستا لە دەسەڵاتین ئەو پەیوەندیە چەند دروست بێت لە قازانجی ملەتەکەمانە و چەند ئەوان گەشە بکەن و ئێمە گەشە بکەین لە قازانجی ملەتەکەی و لە قازانجی پرۆسەکەیە بەڵام بەداخەوە لە هەندێک قۆناغە لە هەندێک وەقتە شتەکان وەکو پێویست ئیدارە نەدرا و ئەوەش بۆ مایەی زەرەر هەم بۆ گۆڕان هەم بۆ یەکێتی. زۆر باشە سەرەتای دروستبوونی ئەو جەدەلە توندەی لە نێوان برادرانی مەکتەبی سیاسی کە ئێستا لە بزوتنەوەی گۆڕانن لەگەڵ ئەوانەی کە لە ناو یەکێتیا ماونەتەوە ئێوە پێشببینی ئەوەتانە کرد ئەو جیابوونەوەیە ئەم هێجانە سیاسیە گەورەیە دروست بکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان؟ خۆتان نەزانن هەموو جیابوونەوەی لە ناو بزوتنەوەی جارانی چەکدار لە ناو بزوتنەوەی وڵاتانی ڕۆژئاوایی کە ڕۆژ هەڵاتی ئەمڕۆ کە هەیە ینی دایمەن تابعی تونندوتیژی بەخۆیەوە بینی تابعی یەکتری قبول نەکردن و تۆهمەت دروستکردن ئەوە قۆناغێک بوو یا ڕۆژانێک بوو کە ڕۆژانێکی ناخۆش و نادروست بوو ئەوە بوو کە زۆر جار مێژووی خۆمان تاڵ و تفت کرد حتا حزوری خۆمان لەسەر ساحەکەش وای لێ کرد کە وەکو پێویست نەبین
ئایندەکەش خەڵک کەفتە گومانەوە لێمان ئایا گۆڕان نەتوانێت ئایندەیەکی باش بۆ خۆی دروست بکە ئایا ئەتوانی ئەوە بکە یعنی حاڵەتێک دروست بوو کە وەکو ئەوەیە گۆڕان دروست بوو بێت بۆ دژایەتیکردنی یەکێتی نە گۆڕان دروست بوو بێت وەکو حرەکەیەکی جەماوەری کە ئەوێ ئۆپۆزیسیۆنێک بێت حرەکەیەک بێت خزمەتی پرۆسەکە بکات و یەکێتیش یعنی لەوە بوو هەل لە دیفاع بووە بەرامبەر گۆڕان بەڕاستی ئەو ململانیە بە تایبەتی ئەعلام شتەکەی وا وروژان شتەکەی وا ئیدارە کرد کە لە خزمەتی ئەو پرۆسەیە نەبوو کە وەکو ئێمە لای خۆمان لە کوردستان ئۆپۆزیسیۆن تازەیە یعنی گۆڕان من بە اعتراف ینی کۆڵەکەیەکی ئەساسی ئۆپۆزیسیۆنە کە توانێت ئیدارە ئەو فترە زەمەنیە وەکو پێویست نەبوو. کاک عیماد بەڕێستان باسی ئەوەتان کرد زۆر جاریش لە هەندێک بەرپرسی تری یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات لە هەندێک لەوانەی گۆڕانیش ئەمەم بیستووەکە هەندێک جار تونبوونەوەی ناکۆکیەکان و دروستبوونی زمانی زبری دیالۆگ ئەخەنە ئەستۆی مێدیا لە کاتێکە هەمومان نەزانین هێشتا مێدیایەک دروست نەبووە کە تەرتیبی ئەولەویات بۆ پارتە سیاسیەکان بکات بەڵکو مێدیاکان نەتیجەی پرۆسە سیاسیەکان یا میدیا بۆ خۆی نەتیجەی فعلی سیاسیە پێدوانیە ئەوە سلوکی سیاسی ئێوەیە کە تا ڕادەیەک توندوتیژن کە لە مێدیاکانی شاڕەنگیدایەوە ئەو زمانە زبرا ئێوە نەهیتان لێ نەکرد بۆیە مێدیا بارگاوی بوو بە زمانێکی زبر و کولتوری ڕەشکردن سەری هەڵایەوە خۆدا نەزانین من لەم کۆمەلگایین یعنی ئێمەش وەکو سیاسیەک یا وەکو یەکێتیەک یا وەکو بزوتنەوەیەکە لە ناو حرەکەکەین بەشە سیاسەکەیمان کردووە ڕنگدانەوەی ئەم واقعین کە هەین یعنی ئەو توندوتیژیە کە لە ناو کۆمەلگاکەمان هەیە اینجا بە زمانە لە نووسینە لە هەڵسو و کەوتە دەرەکەوێت یعنی ئەوانەی کە لە ئەعلامن ئەعلامی هەردوو لە یعنی لە جیاتی ئەوەی جەوەکە خاوکەنەوە و لە قازانجی یەکتری قبول کردن بەس مەبەستە بزوتنەوەی گۆڕانەیە ئەم جارە مەبەستە ئۆپۆزیسیۆن هەردوو لە مەسەر کەیەن ناکەێن خۆی ئێمە خۆمان ئەنی وامالیات هەندێ ئەعلامی تری سێبەر یا بە چۆنەڵێت بە وەکالەت ئیشکردن بۆ لایەنێک ئەوانیش ئاگرەکەیان خۆشترە کرد و هەندێک خەڵکی نامەسئولیش لە جیاتی ئەوەی جەوەکە تەطبیع بکە ئاگرەکەیان خۆشی کرد بەڵام ئەم بەخشی بینەرانی بەڕێز و خۆشویست بەڕاستی من لە ناو قسەکانی کاک عیمادا چەندین پرسیارم لەلا دروستە بێ من بیستومە مەسەڵەن لە ناو حکومداریە وەکو سیفەتێکی ئیداری سیفەتی وەکالە هەیە کاتێک وەزیرێک وەکیلێک دەستنیشانەکە سۆرە وەزیران وەکیلێک مەبەستە لە ئیعلامی وەکیل چییە؟ خوا من ئەڵێ ئەوەی کە لە جیاتی ئەوان ئیشەی سەر وەکو ئیسڵاحێک دروست بۆ سێبەر ئیعلامی سێبەر چییە؟ یا لە ناومانیسە دروست بووە هەندێک قەنەواتی ئیعلامی یا هەندێک سەحافەی بەناو ئازادی یا بەناو ئەهلی دروستەکە بۆ ینی ئیشەکە بۆ ڕەوتێک ئیشەکە بۆ ئەتیجایەک ئیشێکەکە جار بەجار بۆ شەخصێک باشە کاک عیماد ئەم قسانە و باشە ئەم قسانە و دوو لە ڕووی حازریشی تیان نەبێ بەخواوەتیایەتی خۆ من ناڵێ من ئەو قسانەی کەیوەی کرد بلەوەدا بە سەراحەتەکەی خۆ میدیەکەم نازانم من قەزم نا ئێوەیە یعنی لە حاڵەتەکان ئەمکانە ئێوەش جارێک بۆ لە قۆناغێک وەکو نالیا ئەو تەلەڤیزیۆنێکە هەتانە هەموو خەڵک لێ ئێوە ڕازیە ئەمکانە هەندێک بەشە بێت هەندێک خەڵکە بێت ئەو ڕۆژەکە لایەنێک ئەکوتن یا بروز کێشەی لایەنێک زیاتر زەقەکەنەوە لایەنەکە عاجزە بێ ئەو لایەنەکەی تر پێی خۆشە چووکە ئاوەکەیتە ئاشی ئەوە باشە ینی ئام وای لێ هاتووە بەڵام من هێشتا بەتەواهی ینی چەند ڕۆژێکە لەو تەلەڤیزیۆنە ئیشەکەم بەتەواهی شارەزای ستۆدیۆکانیشان نەبووم بەڵام پرسیارەکەم هەر لەسەر ئێنارتی پێدوانیە ضرورە کە منبەرێک هەبێ ئەم منبەرە بڵندگۆیەک بێ کە دەنگی هەمووتانی تیا جێگە ببێتەوە هەم ئۆپۆزیسیۆن قسەی خۆی بکە و حەقیقەتەکان بە خەڵک بڵێ چونکە بەڕاستی بە پرسیارەکەم وا بکەم کاک عیماد پێدوانیە مێدیاکانی ئێوە ئەوەندە تابع بوون ئەوەندە لۆجیکیان بەدەست سیاسیەکانەوە سیاسیە کێبڕکێکارەکانەوە بوو کە ئیتر خەڵک نێ ئەتوانی کە بیخاتە سەرگەلی کوردستان و کورسات بەشێکی حەقیقەتیە بیست بیخستایەتە سەر کە یێنەنیش بەشێکی حەقیقەتیە بیست کاتی ئەوە نەهاتۆ مێدیایەک دروست ببێ کە جێگەی هەمووتانی تیا ببێتەوە بە ڕازگویانە دەنگی هەمووتان بگێنێ کە من هێشتا ناتوانم ئەم حکومە لەسەر ئەم کەناڵەش بم کە ئیشی تیاکەم بەڵام ئەگەر بەم نەفەسە ئیش بکات پێدوانیە خزمەتی کورد و پرۆسەی سیاسی کوردستان بکات من تەمەنامە کرد CNN-ێکمان هەبوایە بەڵام ئەمە تەمەنایە ئایا لەم زروفە لەم بار و دۆخەی کوردستانە
پەیوەندی سیاسیەکان، پەیوەندی کۆمەڵایەتیەکان، پەیوەندی ڕۆشنبیریەکان، پەیوەندی با بڵێم فەرهەنگەکان واکە ئێمە CNN لەم وڵاتە دروست بۆ وتت CNN بۆ نەدوت جەزیرە مەسەلەن CNN قەناتێکە تعبیر لە ڕازگۆیی خۆیەکە، تعبیر لە بێلایەنی خۆیەکە، تعبیر لە دیفاع لە نەتەوەیی خۆیەکە لە چوارچێوەی ئەوەی کە ئیشی بۆ ئەکا لە هینەکەی. هینەکانی لایەمەوان نییە. هەرێکی حزبێکیسە لە هیچ وڵاتێکی دیموکراتیش ئەوە بڕۆ ئەمریکا تەلەڤیزیۆنی تایبەتی نییە حزبی جمهوری و حزبی دیموکرات. لە بریتانیا نە حزبی عمان لە حزبی محافزین تەلەڤیزیۆنی تایبەتیان نییە قەناتێکی تایبەتی هەموو ڕۆژێک بچێتە ناو ماڵی هەموو خەڵک و مناڵ و گەنج و پیر ناچار کا گوێ لە تەلەڤیزیۆنەکە بگرێت و قەناتەکە ببنێت چەند تەئسیری لێەکە. سە ئێمەمانانیش لە کوردستانە حزب نییە قەناتی نەبێ. قەناتی ئیسلامی، قەناتی ئەلمانی، قەناتی هەندێک جار هەیە شتی خۆڕەوشتی ڕۆژانە ئەمکانە تەئسیرێکی وا بکە شتی خراپ بڵاو بکاتەوە. ئایا ئەم زەنبی ئەم ماڵە چییە کە ڕۆژانە ئەم قەناتە ئەبێت لە ناو ماڵی بێت؟ ئایا ئەگەر ئێمە قەناتێکی وا ڕاست و دروست هەبێ تعبیر لە بێلایەنی خۆی بکە، تعبیر لە ڕاستگۆیی خۆی بکە، تعبیر لە سیاسەتی ئەمنی قەومی وڵاتەکە بکە، هەمومان لە دەوریەوە کۆ ببینەوە باشتر نییە هەرێکێک قەناتێکمان هەبێ بۆەوەی دەعایە بۆ حزبەکانی خۆمان بکەین. یعنی ئیسە وای لێ هاتووە حاڵەتێک دروست بووە هەموو لایەنێک بە قەناتەکەی خۆی ئجباری خەڵکەکە کە جار بەجار ئەگەر هەر کۆنتترۆلەکەش بخاتە سەری دووشت لێ گوێ لێ. باشە کاک عیماد، ئێستا ئەم قسانەی تۆ لەباری مەسەڵەن خزمەتکردن باشە لەباری خزمەتکردن بە پرەنسیپی مێدیا و دروستبوونی مێدیایەکی بەرپرسیار و خاوەن دیقە و مۆزوعی بەڕاستی ئەم قسانی تۆ زۆر لۆجیکە، بەڵام ڕەنگە ئێستا خەڵکانێک بپرسن کاک عیماد باسی CNN کا پێ دوانیە کاتێک CNN دروستە بێ کە وەکو بەرژەوەندیە باڵا نیشتیمانیەکان ئێوەش هەمان سلوک و ئامان هاوشێوەی کۆماری و دیموکراتیەکانی ئەمریکا بن، ئێوە کۆماری و دیموکراتیەکانی ئەمریکان تاوەکو مێدیاکانی کوردستان CNN بێت. هەردوو لامانەگەن لە سەرەتا نەبوو واقعەکەمان ئەوەیە من تەمەنا ئەەکەم، من ناڵم ئیسا ئەبتوانم دروستی کەم، من پێم خۆشە نالێ ببێتەوە قەناتە تا ئێستا حزبێک خاوەن ڕێبازێکی حزبی نەگردوێتە بەر. ئایا ئەمە تا ئەخیر وا ئەڕوا کە ئیسا هەرێکی حزبێک هەیە بەڕێوە ئەیبا. باشە کاک عیماد، زۆر جار لە گفتوگۆکان تا ڕەنگە ئێستا بینەران لە خەیاڵیان هەرێکێک لەوان چەند ڕستێکی بەڕێستان وەکو پیاوێکی سیاسی لە زاکیرانە ما بێتەوە، زۆر جار باسی واقعەکەیت. واقع هەمیشە معقولە؟ هەمیشە بێت تۆ تعاملی لەگەڵا بکەین. ئەم واقعە کە ئەمڕۆ ئێمە تیاهێن بەشێکی ئێمە دروستمان کردو زۆر کەمە، بەشێکی بۆمان ماوەتەوە. واقعی کوردستان واقعێکە بە هەزاران ساڵ دروست بووە، هەزاران ساڵ ئەمە تەراکمی کردو تا ئەمڕۆ من دوای 55 ساڵ لەدایک بوومە ئەمەم وەرگرتووە، لە ناو حرەکەیەکی سیاسی بوومە ئەوەی کە توانیومە ئەمەم دروست کردووە. بەڵام ئەگە تۆ سەیری پەیوەندیەکان بکەی بۆت ماوە مەسلەی ئیسلامبوونی ئەم واقعە کە ئیسە هەیە، مەسلەی داگیرکردنی ئەم ملەتە، مەسلەی پەیوەندی کۆمەڵایەتی ئەم ملەتە، مەسلەی نەریت و عاداتی ئەم ملەتە. من و تۆ دروستمان کردووە یا بۆمان ماوە و هەندێکی مکتەسەبە، هەندێکی حزوری هەیە، هەندێکی شەیە ئێمە دەستکاریمان کردووە. ئەوەی کە ئەم واقع هەندێک گۆڕانکاری بەسەر هاتووە کە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە توانیمانە کیانێکی فترالی دروستکەین، جاران ئەوە نەبووە. ئێمە واقعێکی کاولکاری وێرانکاری بۆمان جێما بوو، ئێمە توانیمانە کوردستان هاوادام بکەینەوە. ئێمە پاشماوەی بەعس لە یاسا و هەندێک تعلیمات و هەندێک پەروەردە کە بۆمان جێما بۆ توانیمانە دەستکاری بکەین. ئەمە بۆ کوتوڵەت ڕوتوشی یەکەی بۆ ئەو قۆناغە کە تایێت ئیجا تێکەڵاوێکیش دروستە بێ لەوەی کە کۆن بۆ تۆ جێماوە، لەوەی کە تۆ نیەتت هەیە چاکی کەید و ئەوەی کە پێد ئەکرێت دەستکاریەکە بکەیت. فترەیەکی وەکو فترەیەکی ئینتیقالی ینی کۆن و تازە دروستە بێ ئەبێ ئەمە بێڵین لەسەر ئاگرێکی نەرم بە تەبیعی بە ئاشتیانە قۆناغەکەی خۆی تەواو بکە بەرەو قۆناغێکی تر بڕۆین. من ئەوەنە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو ضرورەتێک کە هاتۆتە کایەوە، ضرورەتێک بۆ یەکێتی بەو سیاسەتە و بەو قیادەیە توانی گەشە بە بزوتنەوەکە بدا، گەشە بە شۆڕشەکە بدا، کەم کام بێت ئەم دەستکەوتە بۆ ملەتەکە بێنیە. ئەگە ضرورەتێک نەبووە چۆن نەتوانێت ئەو سەرکەوتنە بەدەست بێنێ. زۆر باشە. وەکو
وتان یەکێتی زەڕورەتە گەنایەکە واقعەیەکی سیاسی فەرزی کرد هەلومەرجێکی مێژووی وای کرد کە ئەم بزوتنەوە سیاسیە یا ئەم پارتە سیاسیە لەدایک بێت ئێستش کورد هەر پێویستی بەو یەکێتیە هەیە یا ئێستا ئەو یەکێتیە وەکو هەندێک کەس ئەڵەن بارە بەسەر واقعی سیاسی کوردستانەوە ئێستا یەکێتی هیچی پێماوە بیا بە واقعەکە یا یەکێتی واقعەکە ئەدۆشێت لەسەری ئەژی یەکێتی ئەم گۆڕانکاریانەی کە لەسەر ساحەی سیاسی هەیە لەسەر ساحەی ئاوادانکردنەوە و ڕزگاری ملەتەکەمان هەیە دەورێکی مەحوەری بینیوە و دەورێکی ڕابەرایەتی بینیوە و دەورەکەی ئیستەش پێویستی بوونی ماوە چونکە هەموو داخوازیەکانی کورد ناتوێتە دی و ئیستەش لەسەر گۆڕەپانەکە یەکێتی لە دەنگدانە ساحبی ئەو دەنگدانەیە یەکێتی ساحبی ئەو حزورەیە لە ناو کوردستان ئەو حزورەیە لە ناو عێراق ئەو حزورەیە لە ناو ناوچەکە و لە دنیاش یەکێتی نیشتمانی کوردستان ئیسا ئەندامی سۆسیال دیموکراتی دنیاە یەکێتی نیشتمانی کوردستان ئیسە سکرتێرەکەی سەرۆک کۆماری عێراقا یەکێتی نیشتمانی کوردستان ئیسە جێگری سکرتێرەکەی سەرۆکی حکوومەتە یەکێتی نیشتمانی کوردستان ئەم جەماوەرەیە هەیە ئەم حزورەیە هەیە لە سەر ساحەی کوردستان لە پشتیوانیکردنی ئازادی لە پشتیوانیکردنی دیموکراتیەت لە دروستکردنی ئەم کیان و ئەم ئاوادانیە یەکێتی نیشتمانی کوردستان حزورێکی واقعی و وجودی هەیە یەکێتی بۆ مستەقبەلیش هینەکەی مەهامەکەی ماوە باشە بۆ مستەقبل مەهامەکەی ماوە پێ دوایە بە پێی قسەی جەنابتان پێ دوایە مەهامی مستەقبل کە یەکێتی بێ ئیشی لەسەر بکات ئێستا وە تەحدیدی ئەولەویاتی خۆی بکات ئەگەر لە جەناب پرسمەک و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی و پارتە سیاسیە ئەولەویاتی ئێوە چییە بۆ ئایندە چی ماوە بیکەن و نەتان کردووە یەک پاراستنی ئەم دەستکەوتە چکە ئەم دەستکەوتە بێ دوژمن نییە وەکو خۆی و پەرەی پێ بدەین دوو گەشەکردنی ئەم دەستکەوتە و بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی دیموکراتی ئازادی ڕزگار با بڵێم هێنانە ژێرسایەی فدرالیەت ناوچە دابڕاوەکان چەسپاندنی فدرالیەت لە عێراق جێبەجێکردنی دەستوری عێراق و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد لە ناوچەکانی تر بە ڕێگە ئاشتیەکە حزوری کورد لە معادلەی سیاسی ناو عێراق حزوری کورد لە معادلەی سیاسی لە هەرێمەکە و لە دنیا ئەمە هەموو مەهاممان ماوە کوردەوە نییە بڵێت پشتی لێ بکاتەوە هەموو داخوازیەکانمان هاتووەتە دی و دی بڵێن لەسەر چەپکە گوڵ خەومان لێ بکەوێت زۆر باشە بەڵام ئێستا ڕەنگە بلای بینەران پرسیارێک دروست بە باسی ناوچە جێناکۆکەکانە کردیا ئەوە هەرچەندە ڕەخنێکیش لەسەرتان هەیەڵەن لەژێر کاریگەری ئەعلامی عەرەب و لەژێر تەسیراتی وتاری هەندێک سەرکردەی عەرەب کە زۆر خۆشی بە گەڕانەوەی ناوچە نەگەڕاوەکانە نایە ئێوە پێڵەن ناوچەی جێناکۆک بەڵام حەقە پێی بوو ترێخاکی نەگەڕاوە ئەمە لە وەڵام بەشە دابڕاوەکەی کوردستان زۆر باشە بەڵام بەشە دابڕاوەکەی کوردستان با قسێکی لەسەر بکەین ڕات چییە بەرامبەر بۆ قسانەی کە ئەوترێ سەرکردەکان یەکێتی هەر کاتێکە داواکاری ناوخۆیی و لۆکاڵی بۆ چاکسازی فعلی و حەقیقی بۆ دروستبوونی عەدالەتی ئیجتیماعی بۆ پیاچوونەوە بە سیستمی سیاسی و حکومڕانی کوردستانە کاتێکە لە ناوخۆ داواکاریەکی خۆڕسک لەدایک ئەبەیە ئۆپۆزیسیۆن تەحریکیەکە ئێوە ئیتر دیسان ئەکەونەوە مەسەلەن شعر و شانامە بە ناوچە جێناکۆکەکانە بە قودس و دڵی کوردستانە بە خانەقینە ئەمانە بەڵام لە دوای 2023 هەتاوەکو ئێستا 1 مەتر ئەرز لە خاکی نەگەڕاوە گەڕاندوتانەتەوە دەست ئێمە بیگەڕێنەوە یا ئەبێ بە معادلەی سیاسی و بۆ تەفاهمەوە بۆ دەستورە کە دانراوە باشە شەڕتان لەسەر جێبە هەر ڕسمەکەی مامجەلال کە ڕسمەکەی خەریتەکەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان ئەخاتە بەردەم ئەو مەحفەلە سیاسیەی عێراقیە ئەو کاتە خو معارەزە بەم معارەزە نەبوو ڕات چیە بەرامبەر بۆی ئەڵێن بەڕێز مامجەلال فترەیەکە تەحموسەکەی نەماوەکو ئەو ڕۆژەی کە بە حەماسەتەوە لێ نەگەڕا سکرتێرەکەشی وەرەقەکەی بۆ بکاتەوە خۆی هەڵپەیە کرد وەرەقەکەی لەسەر مێزەکە ئاوا بڵاوە کردەوە خاریتاکە بمبەخشە مەبەستم ئەوەیە ئێستا ئەوترێت سەرۆک تاڵەبانی بۆ ناوچە جێناکۆکەکان ماوەیە کە ئەو حەماسەی وەکو پێویست نەماوەڵامت چییە بۆم قسە ئەم قسەگە جوابت بدامەوە لەم هەڵبژاردنەی ئەم جارەی عێراقا وەحید کە مامجەلال سەرپەرشتی فعلی کردووە کەرکووک بووە کە منافەسەکە لەگەڵ ئامی عێراق بووە و باشترین دەنگیش لە کەرکووکیە ناومانە
ئەوە بە ڕابەرایەتی و سیاسەتی مامجلال و هەواڵانی تر لە ئیجازەی خۆت هەواڵەکانی تری مامجلال بووە کە ئۆپۆزیسیۆنیش لە ئارا بووە. بۆ ئێمە حزورمان لە کاتی ئۆپۆزیسیۆنە کە دروست بێت وایە ئێمە لە ململانیەکی حیاتی و ململانەیەکی نەتەوایەتی بووینە سکرتێری گشتیەکەمان چۆتە کەرکووک و سەرپەرشتی ئەو هەڵبژاردنای کردووە کە یەکێتی و با بڵێم لستی کوردستانی سەری کوردی بەرز کرد بەو دەنگانەی کە هێنا بەو ژمارە ئەندامانەی کە ئیسە لە کەرکووکە خەڵکەکانی تری ئۆپۆزیسیۆن لەو کاتە چوون لستێکی تریاندا کە زەرەرەیەکی کوشندەیان لە کووردا. باشە کاک عیماد ئەمە وەڵامی کاک عیماد ئەم بەخشیت تۆ ئازادی لەوەی کۆمنتەکانە هەرچیەک ئەبێت بەڵام بەڕاستی باسی ئەوە کرێت لە ی.ن.ك کە ئێوە ئەم چوونەی بەڕێز تاڵەبانی بۆ کەرکووک لە کاتی ئەزماتەکانە ئایا ئەمە جەخت لە پرسیارەکەی من ناکاتەوە حەقیقەتی پرسیارەکە ناسەلمێنێ کە ئەم جارش کە تاڵەبانی چووە لە هەڵبژاردنەکانە ئەوترێت دیسان تاڵەبانی چوو لە کەرکووک وەربگرێ هیچی نەبر بیدا بە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەڵام ئەگەر وانە پاش ئەم ناوبڕە بنەرانی بەڕێز و خۆشەویست هیوادارم بە دیارت دیالۆگەکەمانەوە دابنیشن و ئەگەڕێنەوەتان.